یانەی برایەتی لە یاریەکانی هەفتەی دەی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای خۆی میوانداری سیروانی نوێ کرد. لا نیوە یەکەم هەردوو تیپ کەمترین دەرفەتی گۆڵیان لە پێش بوو تا ئەنجامەکە بگۆڕن. هەر بۆیە چۆن هاتنە نێو یاریگا هەرواش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دووەم و لاخولەکی 58 ناوبشوان لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد. محەممەد خەلیل توانی بە سەرکەوتوی جێبەجێ بکات و برایەتی بە گۆڵ یەکەم پێش بخات. سەوز پۆشانی خاوەن ماڵ دەرفەتی گۆڵی زیاتریشان لە بەردەم بوو، سوودیان لێ نەبینی. سیروانی نوێژ بەخۆی کەوتەوە و دەستی بە فشارەکانی کرد بۆ تۆمارکردنی گۆڵ. لاخولەکی 89 کاروان باپیر ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ یەکسان کردەوە. لاخولەکی 93 بەهادیم بەکرد گۆڵی دووەم و پێشکەوتن و سەرکەوتنی بۆ سیروانی نوێی میوان تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە کۆتایی هات. لە ڕاستی ئەمڕۆ یاریکی قورسمانە بوو لە نێو یاریگای برایەتی. ئەمانزانی یانی برایەتی یەکێکە لەو تیپانەی کە یاریەکە بە تایبەتی لە یاریگای خۆی حەزی لە پاساد و حیازەیە. ئەمە کارێکی باشمان لەسەر کرد. ینی عومقەکانمان لێ داخستن و سەرجەم هەوڵیانە بە تۆپی درێژ لەسەر ئێمە یاریگە، بەڵام لەخوا بەزای دیفاعەکان ئێمە زۆر مۆفەق بوون. سواز بۆ خوا ئێمە توانیمان یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین، دوو گۆڵکەین، گەڕانەوەیکی باش بوو ئێمە سێ خاڵیش دافعێکی باشە ببێن، چونکە یانی برایەتیمان جێ هێڵا بە سێ خاڵ و یاریەکیش لە دوای. ئینشاءڵڵا چاومانەوەیە لە جەولەی یەکەم کۆمەڵی خاڵی باش کۆکەینەوە بۆی لە جەولەی دووەم بتوانین لە ڕیزبەندی پێشەوە خۆمان بینینەوە. بردنەوەکەی خۆمان بوو، یعنی لە یەک بەیچی چەند فرسەیکەمانە بوو گۆل بکەین گۆلمان نەکرد، لە تۆپانەوەیە گۆل نەکەی گۆل دەخۆین. فەریقەکە برێم کووە، یعنی ئێستا لە بار و دۆخەشی باش دانینە. ئینشاءڵڵا باش دەبێت لە یاریەکانی داد و دەوری هێشتامایە دەوری دوور و درێژە، بەس دەبا ئەو سێ نوقتەی هەبینین. ئەمە ئەو گەمەی دابێ دەچینە دەرەوەی مەلعەبی خۆمان گەمەی دەکەن لەگە چوار قوڕنەی دوای سرعەت دەکەین، یعنی زۆر بەپاش دەکەین. ئەوەمان بینە باید داتینە پلەکانی پێشەوەی ئینشاءڵڵا یاریەکانی دات و باشتر دەبین. بەم سەرکەوتنە سیروانی نوێ بۆ خاوەنی 15 خاڵ و هەڵکشە خانەی چوارەمی ڕیزبەندی. برایەتیش بە 12 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی نوێمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.